نەرمەندێکی دیکەش لە کۆڕی ئەمەداوشە بەشدارە وەک میوانی پرۆگرامەکەمان وەک بینەرێکی ئەو پرۆگرامە کاک کەمال محەممەدە. کەمال زۆر بەخرات دێنم. زۆر سپاسی هەموو لایەکەکەم بە تایبەتی سپاسی بینەرانەکەم و سپاس بۆ بەرنامەکەشتان بەڕاستی چاوی ڕوون کردمەوە لەگەڵ گوێشم بەڕاستی بە بیستنی ئەو دوو کەڵە هونەرمەندە و زایدەن کاکە ناسری ڕەزازیش بەڕاستی خۆشحاڵ بوومە شە و وا ئەزانم دروست بوومەتەوە لە ناویان. کاک کەمال جەنابەت چۆن بۆ شاتی بۆ ئەم پرۆگرامە؟ وەڵاهی من بڵم بە سوتفە هاتم. زۆر بە سوتفەش. تۆ وابزانم میوانی شانشینیش بووی بەڵام بەهۆی ئەوەی کە وابزانم دەستی شێت بەڵێ دەستم تاوان هەندێک ناڕەحەت بواتە پێشێ نەتوانی بەشدار بی. بەڵێ دوام مەخسوو. بەڵام ئێمە هەر چاوەڕوانمان کردی و نەهاتە شفتان. بەڵام بەرحاڵ جاری شە بەخرات دێنم. چاوی منی کە حسین وابزانم ئینشەڵڵا بۆ مانگی حەوت ئەگەر تۆ مەجالت هەبێ ئینشەڵڵا دەستت چابێتەوە اینجا لەگەڵ کاک بارزان هاوکاری خۆشەویستم یا خۆم لە خزمەت دام و پرۆگرامێک دروستەکەین. بەڵام من لە کۆڵ نابمەوە مادام لە پرۆگرامی شانشیندا بەشداریت نەکرد بەڵام لێرە کاک ناسر ئەزانێ هەر کەسی بیگرم وەک کلیوان پێوە درستم بەری نادەم تۆش دێ پارچە گۆرانیمان بۆ بڵێ پێم وایە بوو بە بەرنامەی پێشبڕچێت داوای لێبردن لە کاکە نەجمەدین و تاراخانەکەم. ئاەتی کاکە هەموو هونەرمەندین و هەموو یەک دەناسین و بەرحاڵەمش داوافمان دەگەڵی لەتوانامە بێ منیش ئەم شەو لە خزمەتیەوە. بەس داوا لە کاکەتواناکەم وەکو عازفجی تارێک ئەگەر بتوانێت کاکەتوانە کوردێکم لەگەڵا بگرێت. بەڵێ ئەلبەتە کاکەتوانەش ماوە قسەی لەگەڵ بکەین لەگەڵ کاکاوە گەر توانە و گۆرانی ئەی گوڵم ڕوو لە کوێکە مەڵێم جا بە مقامەکەی و ڕێتمەکەی برادران بزان داوای لێبردن لە برادرانەکەم وە نەبێوانی کە نەیزان ئەوەیە من لەگەڵەوانە زیاتر. ئاخ بۆ شادمانی ئاخ بۆ شادمانی زۆر کورتە تەمان بۆ کوێرەوەری نابڕێتەوە چۆن گڕناگرێ بەفری بەرەتا خۆ دوای چەند ساتێ سەرەنیێتەوە ئۆخ چەند مەیلم لە گریانێکە دڵ و جەرگمی تیا بتوێتەوە ئاخ چەند مەیلم لە گریانێکە دڵ و جەرگمی تیا بتوێتەوە تەنیام و تەنیام کەس نییە باوەش تەنیام و تەنیام کەس نییە باوش بۆ ئەمازاری من بگریتەوە ئەی گوڵم ڕوو لە کوێکەم هیچ پەنای دیکەم ئەی گوڵم ڕوو لە کوێکەم هیچ پەنای دیکەم غەیری گۆشەی مەیخانە هیچ ئومێدیکەم نییە غەیری گۆشەی مەیخانە هیچ ئومێدیکەم نییە وەرەوە گیان وەرەوە خۆتمان لێ مەشارەوە ئەو دەمەی شنەی شەماڵ هەڵدەکا لەم شارەوە چۆلەکەی خەم بەسەر لێو ئەفرێ بە ئازارەوە بۆنی زۆڵفی تۆ دەکام هەردەم لا پێرارەوە. تەمەنم گۆرانی هونەرمەندی بەڕێز کاک برایمی قادریە من تۆزێ خاوم کردوێتەوە داوای لێبردنی لێکم وە هۆنراوەکەشی تەنها سەربەندەکەی هی کاک برایمی قادریەوە لەوم بیستووە بەڵام باقی منی پێشەکی شارەکەی کاک محەممەد عومەر عوسمانی شاعیرە تاوان ئەمە پی نەکراوە زۆر گەڕام بەدای کۆمەڵ هێشتا تا دۆزیمەتەوە جا لەبەرەوە من داوای لێبردنیش لەوانی ژەکەم هی کاک میدیاشی تیا کاک میدیای هونەرمەند تر دووبارە زۆر سپاس بۆ ئێوەش و زۆر سپاسانەکەم خۆشحاڵ بووم کە توانیم لەم بەرنامەیە بەشدار زۆر سپاس.